من لەبارەی ڕێکارەکانی کۆمسیۆن و ئەو پرۆسەیە کە چۆنیەتی بەڕێوەچوونی لەلایەن کۆمسیۆنەوە چۆن ئامادەکاری بۆ کراوە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لەگەڵما لە بەغداوە. دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئیتر ئەم شەو کاتژمێر 12 بانگەشەی لایەنە سیاسیەکان و حزب و هاوپەیمانەتیەکان کۆتایی پێدێت. کۆمسیۆن چە ئامادەکاریکی کردو بۆی کە دەنگدانی گشتی و تایبەت و خۆی بە پێی بەرنامە و ڕێکارەکان بەڕێوە بچێت. بەڵێ شەوی ئێوە بینەرانی کوردستان 24 باش. ڕاستیەکەی ڕێکارەکان زۆر بەباشی بەڕێوە دەچن وەکو ئەوەی کە پلانی بۆ دانراوە لە بانگەشەی هەڵبژاردنیش بە هەمان شێوە. کاتێک کە بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکرد لە ڕۆژی 25 مانگی ڕابردووەوە تاکو ئێستاش ئێمە توانیومانە چەند سەرپێچێک تۆمار بکەین لە خودی بانگەشەدا ئەوەی کە بەربڵاوە لە شوێنە تایبەتەکانی بانگەشەی هەڵبژاردن لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. بەڵام ئەم بانگەشە بڵاوکراوی کە پۆستەر وشتی دیکە لە خۆی دەگرێت ئێمە وەکو گوتم چەند سەرپێچێکمان تۆمار کردووە بەڵام لایەنەکانمان ئاگدار کردوێتەوە واتە خاوەنی سەرپێچیەکانمان ئاگدار کردوێتەوە و هەڵەکان ڕاست کراونەتەوە هەندێکی دیکەش بە شێوازێکی دیکە تۆمارکراون کە وەکو دەزانن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کاغەزی تۆمارکردنی سەرپێچیەکانی هەیە لە تەواوی ناوچەکان و تیمەکان. دکتۆر عیماد سەرپێچیەکان ژمارەیان چەند بوو زیاتر لە کام پارێزگا و ناوچەم سەرپێچیانە تۆمار کرابوون؟ ژمارەی سەرپێچیەکان ئەوەی کە تا ئێستا لای ئێمە هەیە ئەوەی کە کۆمسیۆن سەیری کردووە 43 سەرپێچیە ئەو 43 سەرپێچیە بڕیاری پێویستیان لەبارەوە دراوە لەو ژمارەیە واتە لە 26 دانا هەندێکیان سزای دارایی بوون ئەو کەسانی سەرپێچیان کردو سزا دراون هەندێکی دیکەش ڕەت کراونەتەوە ئەوەی ڕاستی بێت چونکە ئەو سەرپێچیانەی کە تۆمار کرابوون با بڵین داواکار وای زانیوە کە سەرپێچیە بەڵام لە چوارچێوەیەکی دەستوری بۆ سەرپێچی نەبووە هەموویان بۆیە تەنیا ئەو 26 بووە جگەلەوەش ئێمە ئێستا 27 تۆماری دیکەمان هەیە کە سەرپێچی تۆمار کراون و کۆمسیۆن خەریکی وردبینیە بۆیان بە شێوازێک کە بتوانن بیسەلمێنن ئەمە سەرپێچیە لەلایەن کاندیدەکانەوە کاتێک ئەنجامەکانیش دەرچوون ئەنجومەنی کۆمسیاران زۆر باشە. سەبارەت بە پرۆسەی دەنگدان ئەو کەسانی کە دەنگ دەدەن پێویستە چ بەڵگەیەک نامێکی تایبەتیان پێ بێت هاوکات چۆن چاودێری ئامێرەکانی دەنگدان و تاقیکردنەوەیان دەکرێت بۆی کە هیچ کێشەیەک لە کاتی دەنگدان دروست نەبێت؟ ڕاستەکەی ئێمە چاودێریمان هەیە ئەو چاودێریەش بە ژمارەیەکی زۆری کارمەندانەوە دەکرێت لەسەر ئاستی نێوخۆی لە ئەوانەی کە با بڵین سیاسین نزیکەی با بڵین زیاتر لە 30,000 کەسمان هەیە کە ئەو ژمارەیە زۆر لەوە زیاترە کە پێویستە لەسەر ئاستی کۆمەلگەی نێودەوڵەتیش بە هەمان شێوە 30,000 چاودێر دیاری کراون لەسەر ئاستی نێودەوڵەتیش ژمارەکە زۆر گەورە بووە ژمارەکە تاکو ئەمڕۆ گەیشتۆتە 1955 لەو ژمارەیە لە کۆنسولیەکانی تێدا کۆنسولی بیانی و کۆنسولی عەرەبیەکان و لە یەکێتی ئەوروپا و نەتەوە یەکگرتووەکان و لایەنەکانی دیکەش خەڵکانێک بەشداریان کردووە. ئەم چاودێریە ڕۆڵی دەبێت بەڵام کۆمسیۆنیش بۆ خۆی لەو کاتەدا چاودێری دەکات لە ڕێگەی کامێراکانی چاودێری کە لە هەر بنکەیەک دانراون و لە بنکەکانی دەنگداش هەر بنگەیەک 4 کامێرا هەیە بۆ چاودێریکردنی چوون و هاتن لە کاتی دەنگدان کاتە ئەم کامێرانە هەموو شتێک تۆمار دەکەن لە دەستپێکی هەڵبژاردنە کاتژمێر 7ەوە تاکو کاتژمێر 6 کە هەڵبژاردن کۆتایی دێت لە ئێوارەدا دواتریش جیاکردنەوە هەڵاگرکردنی دەنگەکان بە دەنگ و وێنە تۆمار دەکرێت ئەمە پرۆسەیەکی فراوان و زۆر وردە. باشە پرسیارەکەم بە دووبارە بکەمەوە پرسیارێکی دیکەش هاوکات ئاماژەتان بەوە کرد کە ئیتر ئامادەکاریەکان کراوە بەڵام دەنگدەر دەبێت چ بەڵگەیەکی پێبێت تەنها کارتی بایۆمەتری دەنگدانی پێبێت دەتوانێت دەنگ بدات بەڵام 112 کارتی بایۆمەتریش وەرنەگیراوەتەوە ئەمڕۆ دوا مۆڵەت بوو ئەم مۆڵەتە بۆ دەنگدەران درێژ ناکرێتەوە بۆی کارتەکانیان وەربگرنەوە؟
ژمارەی ئەوانەی کە تۆمار کراون 2,859,000 کەسن ئەوەی کە ماوەتەوە نزیکەی 120 یا خود 110,000 کارتە کە لە بنکەکانی تۆمارکردن لە هەرێمی کوردستان ماونەتەوە بۆ ئێمە داوامان لە هاوڵاتیان کردووە کە لە ڕێگەی بانگەشەوە داوا لە خەڵکی بکەن بچن کارتەکان وەربگرنەوە ئێمە لە ماوەیەکی کەمدا توانیومانە ژمارەی کارتەکان بە شێوازێکی باش دابش بکەین ئاستەکە ئاستێکی ڕەزامەندیە کە بەڵام ئەوەی ماوەتەوە ڕەنگە هۆکارەکەی بەهۆی ئەوەی کە خەڵکەکان گیانیان لە دەستدا بێ یان خۆت لە دەرەوەی هەرێمی کوردستان بن گەشتیان کردبێ یان بە هەر هۆکارێکی دیکە بۆیە من پێم وایە ئەو ژمارەی ماوەتەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکان کاتی داونەتەوە کاتیشیان دەداتێ بۆ ئەوەی وەری بگرنەوە بەڵام کە ئەوان ئێستا سەرداریان نەکردووە پێم وایە کارتەکان لەمە بەدووە دەکشێنرێنەوە و دەبدرێنە شوێنی تایبەت و پارێزراو لەبەرەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکان ئێستا لە ڕێگەی کارمەندەکانی دابشکردنی پێداویستە لۆجستیەکان و ئامادەکردنی بنگەکانی دەنگدانە بۆ ڕۆژی دەنگدان و دابشکردنی کارمەندانە بەچاومان بە ئێمە 41,000 کارمەندمان هەیە لە دوای بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن بۆ جیاکردنەوەی دەنگەکان تەنها لە ڕێگەی ئەلکترۆنی دەنگەکان جیا دەکرێتەوە یا دواتر ژماردنی دەستی دەنگەکانیش دەکرێت دوای ئەوەی کە دەنگدان تەواو بوو لە کاتژمێر 6 ئێوارەی ڕۆژی دەنگدان ئامێرەکانی ژماردن دەنگەکان بە شێوازێکی ئەلکترۆنی دەژمێرن و جگە لەوەش ئامێرەکان ئەو با بڵێن ئەنجامانە دەنێرن بۆ سێرڤەرەکان ئەم دواتر دەنێدرێن بۆ سەر چەند دیسکێکی دیاریکرا و بەسەر بنکەکان دابش دەکرێن یەکێکیان لەسەر دیواری هەر بنکەیەک هەڵدەواسرێت بۆ ئەوەی تەواوی چاودێران لەو بنکەیە بتوانن ئەنجامەکان وەربگرنەوە بە چاودێری ئەنجامەکان بکەن جگە لەوەش کاتێک بە شێوازی ئەلکترۆنی ژماردنی دەنگەکان تەواو بوو لە ڕێگەی ناوەندی گواستنەوەەوە ئەو ئامێرانی دەنگەکانیان ژماردووە دەنگەکان دەگوازنەوە دوای ئەوە کارمەندانی بنکەکان بە شێوازی دەستی هەڵاوێردی دەنگەکان دەکەن دوای ئەوەی ئەم پرۆسێژ تەواو دەبێت بەراوردی نێوان دەنگی دەستی و ئەوەی بەدەست کراوە ئەوەی بە ئەلکترۆنی کراوە بۆ ئەوەی ئاستی متمانە بە ئامێرەکان وە بە ئەنجامەکان زیاتر ببێت و ئەنجامێکی دڵنیایی بدرێت بە تەواوی کاندیدا. زۆر باشە بەڕێز دکتۆر عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی.